لە ڕاستیە دۆخی کەرکووک دۆخێکی زۆر نەخوازراوە و ئێمە دەزانین هەر کێشەکان لە بەغاوە نییە بەڵکو لە هەرێمی کوردستانیشەوە هەیە بەداخەوە لە دوای نزیکی 2 مانگ تا ئێستا پارێزگارێک بۆ کەرکووک دانراوە و سەبەبی ڕئیسیش بۆ ئەوەیە کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و لیستی برایەتی لەوێ نایەن دانیشتن بکەن بە تایبەتی ئەوانەیان کە لە هەولێرن کێشە دروستەکەن بیان و دروستەکەن دەمێک بۆ کاندید دەمێ بۆ شوێن هەر ڕۆژۆ بیانوێک دروستەکەن بۆیە نەتوانراوە پارێزگارێک دیاری بکرێ دیان جار حەیدەر عەبادی داوای ناوێکی کردووە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی پارێزگارێک لەوێدا بدرێ بەڵام بەداخەوە لیست ئەندامانی پارتی دیموکراتی کوردستانە لیستی برایەتی تا ئێستا کێشە بۆ ئەو کۆبوونەوەی دروستەکەن بۆ ئەوەی پارێزگایەکی کورد دەست بەکار نەبێ بەدانانی پارێزگاری کورد زۆربەی کێشەکانی کەرکووک دەخرێتە بۆی جێبەجێکردنەوە چونکە پارێزگار بەپێی قانون و تعلیماتی ئەنجومەنی وەزیران و بەپێی دەستور شخصی یەکەمە لە ئیدارەدانی هەر پارێزگایەک و بەرپرسی یەکەمی مەلەفی ئەمنیە ئەتوانێت ئەو کاتە کاریگەری دروستکە بۆ چارەسەرکردنی کێشەکان و